چیرۆکی کوڕەکانی ئادەم قابیل و هابیل. واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين إني أريد أن تبوء بإثمي وإثمك فتكون من أصحاب النار وذلك جزاء الظالمين فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخيه قال يا ويلتى أعجزت أن أكون مثل هذا الغراب فأواري سوءة أخي فأصبح من النادمين. سورة المائدة آيات 27 تا 31. واتا بسرهات هواڵی دوو کوڕەکەی ئادەم بۆ ئەو خەڵکە باز بکە کە بەڕاستی ڕووی داوە ئەوە بوو کاتێک هەردووچیان قوربانیان کرد لە یەکێکیان وەرگیرا کە لەسەر حەق بوو لە خوا ترس بوو لەوی تریا وەرنەگیرا چونکە ڕەقەستور و حەسوود و خوانەناس بوو بە براکەی وت هەر دەتکوژم ئەویش لە وەڵامی هەڕەشەکەی داوتی خوای گەورە تەنها لە پارێزکاران قوربانی و چاکە وەردەگرێت سوێند بەخوا ئەگەر تۆ دەست درێژی بکەیت بۆ من بۆ ئەوەی بمکوژیت من دەست درێژی ناکەم بۆ تۆ بۆ ئەوەی بتکوژم چونکە بەڕاستی من لە سزا و تۆڵەی خوا پەروەردیگاری جیهانەکان دەترسم من بەو دەست درێژی نەکردنم بەڕاستی دەمەوێت بە گوناهی من و گوناهی خۆیشتەوە بگەڕێیتەوە ئەو جا دەبیتە نیشتە جێی ناو ئاگر هەر ئەوەشە پاداشتی ستەمکاران سەرئەنجام نەفسی سەرکەشی هانی دا و کوشتنی براکەی لا سادە و ئاسان کرد و کوشتی ئیتر خۆی خستە ڕیزی خەسارەتمەند و زەرارمەندانەوە لەوە دوا گیری خوارد بە دەستەرمەکەیەوە چونکە وا دیارە یەکەم کەسە کوژرا بێت و شەهید بوو بێت ئەو ساخوای میهرەبان قەڵەڕەشێکی نارد و چاڵێکی لە زەویدا هەڵکەند بۆ قەڵەڕەشێکی تری مردارەوە بوو تا نیشانی بدات چۆن لاشەی براکەی بشارێتەوە هەرکە ئەوەی دیوتی هاوار لە من ئایا ئەوە من نەمتوانی وەک ئەو قەڵەڕەشە بکەم و بەقەدەر ئەوم لێ نەهات تا لاشە و عیب و عاری براکەم بشارمەوە ئیتر بۆ هەمیشە چوە ڕیزی پەشیمانانەوە پێشتر گوترا کە یەکەم و گەورەترین کوڕەکەی ئادەم قابیل بوو و خوشکەکەی قلیما بوو قلیما کچێکی جوان بووە لە دوای ئەوان هابیل و خوشکی کە بە ئاستی قلیما جوان نەبووە لە دایک بوون کاتێک گەیشتە تەمەنی هاوسەرگیری ئادەم شەریعەتێکی دانا کە قابیل خوشکی هابیل بخوازێت و هابیلش قلیمای دوانە لەگەڵ قابیل بخوازێت بەڵام قابیل ئەو هاوسەرگیری ڕەت کردەوە سوور بوو لەسەر ئەوەی قلیمای دوانەی خۆی بخوازێت بەمەش پێچەوانەی شەریعەتی باوکی دەبێت بۆ ئەو بڕیارەشی سێبیانی و هێنایەوە بەوەی کە کوڕی گەورەی خۆی خاوەن هەڵبژاردنە لەلایەن باوکیەوە جێگرەوەیە خۆی و قلیما لە بەهەشتی نەمری لەدایک بوونە پێچەوانەی ڕای مفەسیرەکان بادەست بە چیرۆکە بکەین وەک چۆن لە ئیبن عەباس و ئیبن مەسعود خوای لێ ڕازی بێت لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەجێڕنەوە کە دەفەرموێ هیچ جارێک بۆ ئادەم منداڵێکی کوڕی بەتەنیا نەدەبوو دەبوایە کچێکیشی لەگەڵ بوو بێت بۆیە کوڕی ئەو سکە لەگەڵ کچی سکەکەی تری هاوسەرگیری بۆ دەکردن دوو کوڕی بوو پێیان دەگوترە هابیل و قابیل قابیل خاوەنی کوشت و کاڵ بوو هابیل خاوەنی ئاژەڵ بوو قابیل لە هابیل گەورەتر بوو خوشکێکی هەبوو لە خوشکی هابیل جوانتر بوو هابیل داوای کرد خوشکی قابیل بخوازێت ڕازی نەبوو گوتی ئەمە خوشکی خۆمە و لەگەڵ من لەدایک بووە لە خوشکی تۆ جوانتر و باشترە من حەقم زیاتر هاوسەرگیری لەگەڵ بکەم باوکی فەرمانی پێکرد بیداتە هابیل بەڵام دیسان ڕەتی کردەوە هەردووچیان قوربانیان بۆ خوا کرد بۆ ئەوی بزانن کامیان شانترە بەو کچە ئادەم خوای لێ ڕازی بێت جێهێشتن هاتە مەککە بۆ ئەوەی سەیری بکات خوای گەورە پێی فەرموو ئادەم دەزانیت ماڵێکم لەسەر زەوی هەیە گوتی پەروەردیگارە نەخێر پەروەردیگار فەرمووی من ماڵێکم لە مەککە هەیە بڕۆ بۆ ئەوێ ئادەم بە ئاسمانی گوت کوڕەکانم بە ئامانەت بپارێزە ڕەتی کردەوە بە زەوی گوت ڕەتی کردەوە بە چیاکانی گوت ئەویش ڕەتی کردەوە بە قابیلی گوت قابیلیش گوتی بەڵێ دەڕۆیت و دەگەڕێیتەوە کە سوکارت بە سەلامەتی دەبینیت کاتێک ئادەم ڕۆیشت هەردووچیان قوربانیەکانیان ئەنجامدا قابیل خۆی لەسەر هەڵ لە کێشادەی گوت من لە تۆ شایەنترم ئەو کچە خوشی منە من لە تۆ گەورەترم
من جێگرەوەی باوکمم. کاتێکیش قوربانیان کرد هابیل قەدەدارێکی ئەستوری کردە قوربانی و قابلیش دەستکە گوڵە گەنمێکی کردە قوربانی. لەناو دەستکە گوڵەکە بینی گوڵە گەنمێکی گەورە هەیە، هەڵی پڕووکاند و خواردی. ئاگر هاتە خوارەوە قوربانی هابیل و خوارد و قوربانی قابیلی نەخوارد. قابیل تووڕە بوو گوتی شەرت بێت بتکوژم بۆ ئەوەی خوشی من نەخوازیت. هابیلش گوتی واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين. سورة المائدة آتي 27 واتا خواهی گەورە تەنها لە پارێزکاران قوربانی و چاکە وەردەگرێت. لە ئیبن عەباس و خوای لێ ڕازی بێت لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەفەرموێ کەسی کوژرا و بەهێزتر بووە بەڵام ترس لە خوای پەروەردیگار ڕێگر بوو لە دەستدرێژیکردن بۆ سەری. دەگوترێت ئادەم بەپەرۆش بووە بۆ قبول بوونی قوربانی هابیل نەک قابیل. کاتێکیش قوربانیەکەی وەرنەگیرا قابیل لەسەر ئەمە ڕەخنەی لە باوکی گرت، پێی گوت قوربانی لە هابیل وەرگیرا چونکە تۆ دوعات بۆ ئەو کردبوو بۆ منت نەکردبوو. لەو ساتەوە لە دڵی خۆیدا پەیمانیدا. شەوێکیان هابیل لە شوانی دواکەوت. ئادەم قابیلی برای نرد بۆ ئەوەی بزانێت بۆچی دواکەوتووە. کاتێک بینی پێی گوت خوا لە تۆی وەرگرت و لە منی وەرنەگرت. هابیل گوتی بەڵکو خوای پەروەردیگار لە کەسانی لە خواترز وەردەگرێت. قابیل زۆر بەتوندی و تووڕە بوو، پارچە ئاسنێک کە لە دەستیدا بوو لێیدا و کوشتی. دەگوترێت بە بەردێک کوشتوویەتی کە بۆی هاوێشتووە و بەرسەری کەوتووە، یان دەگوترێت خنکاندوویەتی لە شێوەی درڕندە قەپی پیاگرت و مرد. خوای گەورەش زاناترە. خوای گەورە دەفەرمێ لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين. سورة المائدة آتي 28 واتا سوێن بەخوا ئەگەر تۆ دەستدرێژ بکەیت بۆ من بۆ ئەوەی بمکوژیت من دەستدرێژ ناکەم بۆ تۆ بۆ ئەوەی بتکوژم، چونکە بەڕاستی من لە سزا و تۆڵەی خوا پەروەردیگاری جیهانەکان دەترسم. ئەمەش بەڵگەی و نیشانەیە لەسەر ڕەوشت بەرزی کوڕی ئادەم ترسی لە خوای پەروەردیگار بۆ پێی ڕەتی کردەوە لە بەرامبەر هەڕەشەکانی براکەی بوەستێتەوە لە کاتێکدا بەهێزتر بووە. لە ئەثەردا هاتووە ئەو شوێنەی قابیل براکەی خۆی تێدا کوشت شاخێکە پێی دەگوترێت قەیسون لە باکووری دیمەشقا. ئەشکەوتێک هەیە لەوێ پێی دەگوترێت ئەشکەوتی خوێن، لەوێدا یەکەم قوربانی مرۆڤایەتی کوژراوە. بەگەڕانەوە بۆ چیرۆکی قابیل و هابیل دوای کوشتنی هابیل، قابیل هەستی بە تاوانەکەی کرد. برا کوژراوەکەی لەسەر پشتی خۆی هەڵگرت، نەیدەزانی چی لێ بکات، نەیزانی تا ئەو کاتێ خوای گەورە دوو قەلە ڕەشی بۆ نارد. بە فەرمانی خوا دەستیان بەشەڕ کرد، یەکێکیان ئەوی تری کوشت، قەلە ڕەشەی بکوشت ساڵێکی هەڵکەند، پاشان قەلە ڕەشە کوژراوەکەی فرێدایە ناوی، دواتر شاردیەوە و خۆڵی بەسەردا کرد. کاتێک قابیل ئەو دیمەنەی بینی ئەویش لە شەوێ قەلە ڕەشەکە براکەی شاردەوە. ئادەم بە کوژدانی هابیلی کوڕی زۆر دڵگران بوو. گوتراوە خوای گەورە سزای قابیلی پێشخست بۆ ژیانی دنیا. ئەو ڕۆژێ هابیلی برای تێدا شاردەوە قاچەکانیان پەچی کەوت. وای کرد ڕووی بەردەوام بەرەو ڕووی خۆر بێت، ئەمەش وەک سزادانێک بۆ تاوانەکەی. ئەوەی لە تەوراتدا هاتووە تەواو پێچەوانەی سەرەوەیە. تێیدا هاتووە خوای گەورە سزاکەی دواخستووە لە ڕۆژهەڵاتی عەدەن لە زەویەک پێی دەگوترا قەنین نیشتەجێ بووە، یان پێی دەگوترا نود. هەروە خوای گەورە ژمارەیەکی زۆر لە کوڕوونەوەکانی لە دوایدا پێبەخشی. تەورات زیاتر باسی کردووە، دەڵێت کوڕێکی بوو ناوی خەنوخ بوو. خەنوخ غەندری بوو، ئەویش محوایلی بوو، ئەویش متەوەشیل، پاشان لامەک. ئەمەی دواییان دوو ژنی هێنا، یەکێکیان ناوی عەدا بوو کە دوو کوڕی بووە، یەکێکیان ناوی ئیبل بووە، یەکەم کەس بووە کە بارەی کۆ کردوتەوە لە قیباب نیشتەجێ بووە. دووەمیان ناوی نویل بووە، یەکەم کەس بووە کە خەریکی لێدانی عود بووە، بەڵام ژنی دووەمی ناوی سڵا بووە. کوڕێکی بووە بە ناوی توێلقین، یەکەم کەس بووە کە خەریکی دروستکردنی مس و ئاسن بووە. لە ئەثەردا هاتووە ئادەم هاتە لای حەوا لەو شەوەی کوڕەکەیان قابیل کوژراوە. حەوا دوو جان بوو، کوڕێکیان بوو ناوی ناشیث بەواتای خەڵاتی خوا، ئەمەش بۆیە ئەو ناویان نا وەک شوێنگرەوەی کوڕە کوژراوەکەیان. هەروەها لە قورئاندا چیرۆکی کوڕەکانی ئادەم هاتووە بەڵام بێ ئەوەی ناویان هاتبێت. بەڵام لە تەوراتدا هەردوو ناوی قابیل و هابیل هاتووە. لە کاتی هاتنی وادەی مردنی ئادەم پەیمانی دایە شیثی کوڕەکەی لە دوای خۆی کاتەکانی ڕۆژ و شەوی فێر کرد. بەندایەتی ئەو کاتەی فێر کرد هەروەها ڕوودانی لافاوی نوح سەلامی خوای لەبێ پێڕاگەیاند. شیث پێغەمبەر بووە، ئەمەش بە پێی دەقی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەبوزەر خوای لێ ڕازی بێت جێراوێتەوە.
خوای گەورە 50 پەڕی بەسەر دابەزاندووە مردنی ئادەم و حەوا کاتێک ئادەم سەلامی خوای لەبێ کۆچی دوایی کرد ڕۆژی هەینی بوو فریشتەکان بە کفن و حنوت کە مادەیەکە بۆ پاراستنی لاشەی مرد و لە تێکچوون هاتبوون کە لەلایەن پەروەردیگارەوە لە بەهەشت هێنابوویان سەرخۆشیان لە کوڕەکەی و شید جێگراوەکەی کرد هەروەها گوتراوە کاتێک فریشتەکان بۆ کێشانی گیانی ئادەماتن حەوا ئەوانی بینی و ناسینیەوە ئادەمی لابرد ئەوش پێی گوت وازم لێ بێنە من پێش تۆ هاتووم لە نێوان من و فریشتەکانی خوای پەروەردیگار گەڕێ ئەوە بوو گیانیان کێشا و شوشتیان و کفنیان کرد و مۆمیایان کرد چاڵێکیان بۆ هەڵکەند و بۆیان ئامادە کرد نوێژیان لەسەر کرد پاشان لە ناو گۆڕەکەی دایاننان خۆڵیان بەسەردا کرد پاشان گوتیان ئەی کوڕەکانی ئادەم ئەمە سونەتی ئێوەیە فریشتەکان 4 جار تەکبیریان لەسەر ئادەم لێدا حەوا دوای ساڵێک لە ئادەم کۆچی دوایی کرد ئادەم وەک چۆن لە تابلۆی پیرۆزدا اللەوح المەحفوظدا هاتووە 1000 ساڵ ژیا حەواش کەمێک کەمتر لەو ژیاوە ئادەم لەکوێ نێژراوە دەگوترێت لەو چایی لێی دابەزێندرا لەوێ نێژراوە یان دەگوترێت لە چای ئەبی قوبەیز لە مەککە بەڵام دوایین شوێنی ئادەم دەگوترێت نوح سەلامی خوای لێبێت تەرمە پاکەکەی و ئەو حەوای لە سەدی لافاوەکەدا لە تابوتێکدا هەڵی گرتووە و لە قودس ناشتوتی یان دەگوترێت لە چای ئەبی قەبیز لە مەککە بەڵام دوایین شوێنی ئادەم دەگوترێت نوح سەلامی خوای لێبێ تەرمە پاکەکەی ئەو حەوای لە سەردەمی لافاوەکەدا لە تابوتێکدا هەڵی گرتووە و لە قودس ناشتونی سەدەمی پێغەمبەر شید کوڕی ئادەم شید سەلامی خوای لێبێ کوڕێکی بوو ناوی ئەنوش بوو پەیمانی لە دوای خۆی بەودا ئەنوش قینانی بوو ئەویش مەهلابیل ئەوەی دواییان بووە پادشایەکی گەورە و شاری بابلی دروست کرد هەروەها چەند شارێکی تر دەسەڵاتەکەی 40 ساڵی خایاند دوای مردنی خۆی پەیمانەکەی دایە کوڕی خۆی کە ناوی یەرد بووە ئەویش کوڕێکی بوو بە ناوی خەنوخ کە ئیدریسە خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات